الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خاتم الأنبياء والمرسلين سيدنا وحبيبنا ونور أبصارنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی بەڕێز، خوای پەروەردگار کە ئینسانی دروست کردووە، سروشتی ئەم ئینسانەوایە حەزی بە تێکەڵاوبوونە. ئینسان هەر بە تەبیعەت خوای پەروەردگار لە ناخیدا هەستی بە یەکەوە ژیانی تێدا دروست کردووە. بۆیە دەبینی لە قانونی دنیادا ئەگەر کەسێک سزا بدرێ زیندانی دەکرێ، واتە دوور دەخرێتەوە لە کۆمەڵگا. خۆ ئەگەر زیندانیەکەی زۆر قورس بێ و تاوانبارێکی گەورە بێ، پێی دەڵێن لە زیندانی تاکە کەسیدا دانراوە. هەر ئەو زیندانی تاکە کەسیە کە کەس قسەی لەگەڵ ناکە و هاودەم و هاوژینی کەس نییە، گەورەترین تەعزیبێکە. هەمومان خواپەناماندا کە دەبیستیم فڵان کەس لە سجنی ئینفرادیدا بووە، هەر کە باسی ئەوە دەبیستی تۆ لە ماڵی خۆتەوە مشورکە بەلەشتا دێ، ئەگە هێد خواردن و خواردنەوەشی بدرێتێ لێشی نەدرێ. هەر ئەو جیابوونەوەی لە کۆمەلگا بۆ خۆی گەورەترین سزادانێکە. بۆیە ئینسان تەماشا دەکات تا منداڵە زۆر پێویستی بە دایک و باوکی هەیە. هەموو مناڵە کاتێک کە دایک و باوکی لێدا دەبڕێ، ئینسان بەزەیی پێدا دێتەوە و ئینسان پێویستە سۆزی بۆ ئەرامبەری هەبێ، وەکو منداڵێکی نازدار، وەکو منداڵێکی یەتیم و هەتی. و ئینسان کاتێک کە گەورەتر دەبێ، هەز دەکات بازنەی بەیەکەوە ژیانەکەی فراوانتر دەبێ. کاتێک کە تۆ دەگەیشتە تەمەنی باڵغبوون و تەواوکردنی خوێندن و زانکۆ و پەیمانگا، ئینسان چاوەڕ دەکاتەوە هاوبەشێک بۆ ژیانی خۆی هەڵبژێرێ. بۆیە تەماشا دەکەین مرۆڤ لەم کاتەدا جگە لە دایک و باوکی بازنەکەی فراوانترە، حەز دەکا خێزانیشی هەبێ. ئەگەر کچ بێ، حەز دەکا هاوسەری هەبێ. ئەمە شتێکی زۆر ئاساییە. ئەگەر خوا نەخواستە کەسێک حەز نەکا هاوسەری هەبێ، کچێک حەز نەکا شوو بکە، کوڕێک حەز نەکا ژن بێنێ، بە حاڵەتێکی نەئاسایی دەبیندرێ. ئەوە ئاساییە کە سروشتی ئینسان وایە بازنەکانی پەیوەندیەکەی فراوان دەبێ. پاشان تۆ ئەگەر خێزانی شت هەبێ، ئەمجا پێویستیت بە دراوسێ دەبێ. ناتوانیت تەنها ماڵێک مەگەر لە باخێکا چەند سەعاتێک لەوێ بژی. ئەینا ناتوانانی بە تەنها ماڵێک لە شوێنێکا بژی. بۆیە پێویستیت بە دابینکردنی گەڕەکێک هەیە. دواتر ئەو گەڕەکەش بە تەنها ژیانی مسۆگەر نابێت، چونکە هەموو پێداویستیەکانی ژیان و هەموو کارگەکان لەو شوێنەدا نابن. بازاڕ و دوکانێکی گەورە لە ناو گەڕەکێکا ناکرێتەوە، بۆیە تۆ پێویستیت بە شارێکی گەورەتر هەیە. و ئەو شارەش بە تەنها ناتوانێت بەختەوەر بێ، ئەبێت لەگەڵ چەند شارێکی ترە هاوپەیمان بێ لە چوارچێوەی دەوڵەتێکە کە دەستور و قانونێک ئەو دەوڵەتە لە چوارچێوەی وڵاتێکا بەیەکەوە دەبەستێتەوە لە چوارچێوەی حکومەتێکە. ئەو حکومەتەش دیسانەوە هەر ناتوانێت بە تەنها بژی. ئێمە سەرنجێم قسانە بدەین. حکومەتێک بە تەنها ناتوانێت دوژمنی هەموو دنیا بێ، ئەبێ ئەمیش دراوسەی دەوڵەتانی تر بێ و هاوپەیمانیان بێ، حەلیفیان بێ، بازرگانی لە نێوانیاندا بێ. جا ئەم ژیانە کە عەرزم کردن لە ئەوەڵەوە لە ناو دایک و باوکتەوە بۆ بازنەی خێزانەکەت، پاشان بۆ بازنەی گەڕەک و شارەکەت و دەوڵەت و دەسەڵات و حکومەتەکەت، بۆ پەیوەندی نێو دەوڵەتیەکان لەسەر دوو بنەمایە. یان لەسەر بنەمایەکی تەبایی و خۆشەویستی و ڕێک و پێک بەیەکەوە ژیانە، یان لەسەر ناتەبایی و ڕق و قین و شەڕ و ئاژاوە خوێنڕشتنە. هەر تەماشا کە جاری وا هەیە لە ناو ماڵێکە منداڵەکان لەگەڵ دایک و باوکیاندا زۆر ناتەبان. ئەم ماڵە ڕێک دەبێتە جەهەنەمێک. ژن و مێردێک یان ژیانێکی تەبا و خۆشەویستانەیان هەیە، یان ناحەزن بە یەک و ناتەبان، ژیانێکی دۆزەخیان هەیە پێش قیامەت. هەروەها شارێک گەڕەکێک پاشان بگوازەوە بۆ ناو وڵاتێک، ئەگەر دانیشتوانی ئەم پارێزگای ڕقیان لە دانیشتوانی ئەو پارێزگایە بێ، ئەگەر دانیشتوانی ئەم سەری وڵات ڕقیان لە دانیشتوانی ئەو سەری وڵات بێ، ئەم وڵاتە دەبێتە دۆزەخ. بەرەکەتی ڕزق و ڕۆزی تیان نامێنێت، چونکە تۆ ناتوانانی کار و کەسابەتێکی ئاسانی تێدا بکەیت. و پاشان ئەو دەوڵەتەی کە تێیا دەژی، ئەو حکومەتەی کە تۆ لەژێر ئاڵاکەیە دەژی، ئەگەر خوا نەخواستە دوژمنی دەوڵەتانی دراوسێ بێ، ئەگەر ناتەبا بێ لەگەڵ خەڵکە، دیسان ژیانی تۆ دەبێتە دۆزەخ. ناتوانانی پەیوەندی بازرگانەکان ڕێک و پێکەی، ناتوانانی بە ئاسانی سەفەر بکەیت،
لەوانەیە هەمیشە لە پیلانێکی چواردەور و دەوڵەتانت بترسی کە ڕۆژێ بتخەن و ئاواکەت بێن نەخوارەوە. بۆیە ئێمە وەکو ئینسان بە ژیانێکی تەبا خۆشبەخت دەبین، بە ژیانێکی ناتەبا جا لە خێزانەکە و مناڵە بچووکەکەەوە تا ناو حکومەت و دەسەڵاتە گەورەکە هەمووی بە سەرنجامی تەبایی بەختەوەرە. بۆیە وتاری ئەم جومعەیەمان بە ویستی خوای پەروەردگار باسی تەباییە. ئەو شتانەی کە ئینسان تەبا دەکەن خاڵی یەکەمیان دەستگرتن بە دینی خواوە. خوای گەورە کە ئیسلامی ناردووە بۆ ئەوەیە ئێمە لە چوارچێوەی ئەم قورئانەدا کۆمەڵی ئیمانداران کۆبینەوە و لە ناتەبایی بپارێزرین. خوا لە قورئانە دەفەرمێ واعتصموا بحبل الله جميعا ولا تفرقوا. دەست بگرن بە حەبلی خواوە کە قورئانە، سەرێکی لای خوایە لە ئاسمان، سەرەکەی تری لەسەر زەویدایە. بەڵام چۆن دەستی پێوە بگرن؟ خۆشەویستانم هەموو جا عەرزی جەنابتان دەکەم، قورئانمان کە خوێندەوە لەسەر وشە بە وشەی بوەستین. خوای گەورە فەرمووی جەمیعاً، هەمووتان دەستی پێوە بگرن بە قورئانەکەوە، نەک تەنها تۆ دەستی پێوە بگرە بە تەنها. وشەی جەمیعاً بە کۆمەڵ ژیان لە قورئانە زۆر دووبارە بۆتەوە. بۆ خوا فەرمووی جەمیعاً؟ با ئەم پرسیارە بکەین. لەبەر ئەوەی ئەگەر ئینسان تاک تاک دەست بگرێ بە کتابی خوا کە قورئانە، ئەگەر تاک تاک پابەند بی بە شەریعەتەوە، وەڵڵاهی ژیانێکی بەختەوەرن نابێ. بۆ ئەگەر جەنابەت زۆر ڕازگۆ بی، قورئان دەفەرمێ ڕازگۆ بە، قورئان دەفەرمێ ئەمین بە، قورئان دەفەرمێ بە حەیا بە، قورئان دەفەرمێ دایان پاک بە، قورئان دەفەرمێ زمانت سەلامەت بێ. تۆ ئەمانەت جێبەجێ کرد، بەڵام کاتێک کە دەچێ بازاڕێکەوە هەمووی غەشە، کە دەچێ ماڵ و مەجلیسێکەوە هەمووی غەیبەتە، کە دەچێ ناو کۆمەڵگایەکەوە کەوا خوا نەخواستە حرمەتی کەسەکان تیا پارێزراو نیە، هەر لە خۆ تۆش سار دەبیتەوە. هەست دەکەی تۆ نەتوانی نەخۆت بەختەوەرکەی نە خەڵکی بەختەوەرکەی. بۆیە پێویستە کاتێک کە دەست دەگرین بە حەبلی خواوە هەموومان بەیەکەوە. چەند خۆشە کۆمەڵگایەک هەموو ئەفرادەکانی ڕازگۆ بن، هەموو ئەندامەکانی دایان پاک بن، هەمویان دەروون پاک بن، هەمویان زمانیان سەلامەتی بە بەرامبەر بە ئاستی یەکتر. بۆیە بە هەمووتان ئەمجا دینی خوا وەرگرن و بەیەکەوە پیادەی بکەن، تەبا دەبن. ئەینا بە تاکتاکی ئینسانەکان کۆمەڵگای ئیسلاح نابێ. بۆیە قورئان دەفەرمێ وەتوبوا إلى الله جەمیعاً، هەمووتان تەوبە بکەن. ئەگەر خراپەکارەکان دانەیەک تەوبەی کرد، یەک دەست تەوبەی کرد، ڕاستە میکرۆبێک لە کۆڵ کۆمەڵگا بۆتەوە، بەڵام کۆمەڵگا پاک بۆەوە لە دەستپیسی نەخێر. پێویستە هەموو ئەوەی لەسەر ئەو گوناهەن تەوبە بکەن. کەواتە دەستگرتن بە حەبلی خواوە کۆمان دەکاتەوە. خوا تەئکیدیشی کردەوە وەلا تەفەڕەقوا، زۆر ئاگادار بن لەسەر دینەکەی خوش تەفرەقە نەبن. قورئانی پیرۆز چەند وردە، جاری وایە موسڵمانان هەمویان بە حساب لە دەوری قورئانەکە کۆبوونەوە کەچی تەفرەقەشن. ئەم ئیعتراف بەو ناکە، ئەو ڕقی لەوە، ئەم ناوی ئەوە، ئەو ناوی ئەوە، ئەو مەدرسەی فڵان کەسە، ئەو لەژێر ئاڵای ئەوەدایە، ئەو لەگەڵ حیزبی ئەوانیە. خوا فەرمووی کە دەستان کرد بە کتابی خواوە، دین با بۆ برایەتی بێ، دین با بۆ تەبایی بێ، وەلا تەفەڕەقوا، تەفرەقەتان با تێنەکەوێ. ئاگادار بن شەیطان لەو کاتەشە کە دەستت گرتووە بە حەبلی خواوە ناهێڵە تەبابی. ئاواتی هەرە گەورەی شەیطان و شەیطان سیفەتانی ناو ئینسانیش ناتەبایی ناو کۆمەڵگایە. کەواتە دین دەبێ ببێتە خاڵی یەکەم بۆ تەبایی. دووەم، پێکەوە ژیانی ئاینەکان کە ئاینی خۆشت نییە. ئەم ئیسلامەی ئێمە یەکەم جار ئیمانداران بەیەکەوە تەبا دەکا. من ئیماندارم، تۆش ئیمانداری، خوامان، پێغەمبەرمان، ئیسلاممان، قورئانمان هەموو یەکە. کەواتە بۆچی ناتەبابین؟ لەو لاوەیەکێک پێت دەڵێ ئەی مامۆستا، ئەگەر ملیارێک مسڵمان هەیە، ئەی خۆ 5 ملیار دینەکانی تر هەیە، ئەی لەگەڵ ئەواندا ناتەبابم؟ بە پێچەوانەوە دینی خوا بەشێکی تری تەباییە لەگەڵ ئەو کەسانەی کە هاودینی تۆنین. قورئانی ئێمە بە یەک دێڕ پێمان دەڵێ لا نفەرق بین ئەحەد من رسله. ئێمەی مسلمان و ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم، ئێمە شوێن کەوتوانی محەممەدی مستەفا، هەزاران جار ڕوحمان بە قوربانی خۆی و ڕێباز و گۆڕی پیرۆزیشی بێ، جیاوازی لە نێوان هیچ پێغەمبەرێکی خوادا ناکەین. سبحان الله، ئەم کوردە چەند بەختەوەر بوو تا ئەم عەقیدە پاکەی هەبوو. ئەها تەماشاکە لە ناو میلەتی کوردی ئێمەدا بەقەدەر ئەوەندەی ناوی محەممەد هەیە، لەولاوە ناوی ئیبراهیم هەیە، ناوی موسا هەیە، ناوی عیسا هەیە، ناوی یوسف هەیە، ناوی یعقوب هەیە، ناوی داود هەیە، ناوی یەحیا هەیە. وانە سەیری کە کەسێکی کوردی ئێمە ناڵێت جاخۆ من موسڵمانم بۆ منداڵەکەم ناونێم موسا.
بۆ ناوی نام یەحیا بۆ ناوی بنێم یوسف نەخێر ئەو جیاوازیە لە نێوان پێغەمبەراندا لای ئێمەی ئەهلی ئیمان نییە. ئەی ئەگەر کەسێک غەیرە ئیسلام بوو بۆ نمونە مەسیحیەک بوو یەهودیەک بوو هەر دینێکیکەی هەبوو ئێمە دەبێت پەلاماری دەین نەخێر مادام خۆی بە شوێنکەوتوو یەکێ لە ڕێبازی پێغەمبەران دەزانێ با دینەکەشی دەستکاری کرابێ لەبەر حرمەتی ئەو پێغەمبەرە من هەڕێزی لێ دەگرم لەبەر ئەوەی کە خۆی بە ئەهلی دیان دەزانێ لەبەر ئەوەی کە خۆی بە شوێنکەوتووی پەیامێکی ئاسمانی دەزانێ هەر بە چاوی حرمەتەوە تەماشایکە. ئێمە ئەم پێکەوە ژیانەمان هەبوو هەتا ئەم سەردەمەی ئێستا. بەسەرهاتێکی شیرینم خوێندەوە پیاوێکی زانای کورززبانی خۆمان بە ناوی دکتۆر ڕەئوف کەریم مەحموود. ئەم مامۆستایە کە ئێستا مامۆستای زانکۆیە ئەو کاتە کە ماستەری هەبووە لە زمانی ئینگلیزیدا ئەڵێ لە پرۆسەی ئازادکردنی عێراقدا لە نیسانی 2003دا بە حکمەوەی کە من زمانی ئینگلیزیەکەم زۆر باش بوو مامۆستای ئینگلیزی بووم ماستەرم هەبوو لە زمانی ئینگلیزیدا بوومە وەرجێڕ تەرجمانی زمانی ئینگلیزیم دەکرد بۆ ڕۆژنامەنووسێکی ئەڵمانی بە ناوی مارکۆس بێنسمان. کابرا ئەڵمانی بوو ئیشی ڕاگەیاندن و ڕۆژنامەنووسی بوو بۆ کەڵانی کەناڵێکی بەناوبانگی ئەڵمانی لە عێراقا کاری دەکرد. منیش وەکو وەرجێڕ بە پارەیەکی باش مانگانە کارم لەگەڵ دەکرد و تەرجمەی زمانم بۆ دەکرد. ئەڵە ڕۆژێکیان سەفەرمان کرد بۆ مووسڵ لە نیسان مانگی 4 2003دا کە تازە مووسڵ لە دەستی بەعسیەکان ڕزگار کرابوو 2 ڕۆژ لەوێ ماینەوە. ڕۆژی یەکەم کە چووینە ئەوێ ڕۆژی جومعە بوو ئاوا وەکو ئەم کاتانە داوام لەو کابرا ڕۆژنامەنووسە ئەڵمانیە کرد کە ئەو مەسیحی بوو وتم من موسڵمانم پابەندیشم بە دینی خۆمەوە ئەوە مزگەوتی هایبەت خاتوونە لە لای زانکۆی مووسڵەوە لێمان نزیکە ئەگەر یارمەتیم دەی من دەچم نوێژی جومعەکەم لەوێ لەگەڵ موسڵمانان دەکەم. زۆر ڕێزی بۆ چوونەکەمی گرتی وتی زۆر باشە منیش لە دەرەوە بۆ خۆم لە ناو سیارەکەدا دەبم تا تۆ جومعەکەت تەواو دەکەی. ئەڵێ من چوم و دانیشتم و لە دەرەوە جێگام بەرکەوت بوو مزگەوت قەڵەباڵغ بوو نوێژی جومعە کرا و کە هاتمە دەرەوە وتی ئەم کۆمەڵە خەڵکەی لێیە وەرە پرسیارێکم بۆ بکە. بینیمان کۆمەڵێک گەنج بە تاقم و تفەنگەوە خۆیان بەستووە بە چواردەوری مزگەوت تا بڵاو بوونەوە. ئەو کابرا ڕۆژنامەنووسە ئەڵمانیە بە ناوی مارکۆس دەویست لیان بپرسێ ئێوە بۆ نوێژ ناکەن ئێوە بۆچی ئەم تاقم و سیلاحەتان پێوەیە بۆ لەگەڵ ئەو موسڵمانان لە دەرەوە نوێژەکەتان نەکرد. ئەڵێ منیش قسەکانم بۆ کردن بە زمانی عەرەبی و پێم وتن ئێوە بۆ نوێژ ناکەن. وتیان کاکە ئێمە موسڵمان نین ئێمە مەسیحی مووسڵین ئەی بۆ لێرن وەڵڵا هاتووین سیلاحمان هەڵگرتووە بۆ ئەوەی ئەهلی ئەم مزگەوتە پارێزین لە کاتی جومعەیە. ئەڵە کابرای مەسیحی سەری زۆر سوڕما ئەمانە مەسیحین خۆ موسڵمان نین هاتوون ڕوحی خۆیان خستووەتە خەتەرەوە بۆی موسڵمانان لە ناو مزگەوتەکان نوێژەکان بە ئارامی بکەن. ئەڵێ ڕۆژی دواتر وتی با سەردانی مەتڕانی مەسیحیەکانی مووسڵ بکەین زانە ئاینەکەی ئەوان. ئەڵێ چوون بۆ لای وتمان بەڕاستی جێگەی دەستخۆشیە کە ئێوە هەڵوێستی ئینسانیتان ئەوەندە بەرزە کۆمەڵە گەنجی ئێوە دیفاعتان لە موسڵمانانی ئەهلی ئومەتی ئیسلام ئومەتی محەممەد دەکرد کە ئەوان نوێژی جومعەیان دەکرد ئێوە حیمایەتان دەکردن. وتی وەڵڵاهی ئەوە چاکە بۆ ئەوانە ئەوە من قەرزێکم لەسەر بوو دامانەوە ئێمە جەژنی سەری ساڵمان هەبوو وەزعمان زۆر خراپ بوو نائەمنی زۆر بوو. ئیمام و خەتیبی ئەو مزگەوتە کە ئیمامی موسڵمانانە کۆمەڵە گەنجی چەکداری ناربوو لە دەوری کەنیسەکەمان حەرەز بن بۆ ئەوەی کەس نەمان تەقێنێتەوە نەمان کوژێ. ئەوەی یەکەم جار ئەو ناردی حیمای ئێمەی کرد. واللهی من لە پاداشتی چاکەی ئەوانە ناردم حیمای مزگەوتەکەی ئەوان بکەم. بەڕاستی دەستی هاوکاری لەلایەن موسڵمانەکانەوە درێژ کرا. ئەو مووسڵە ئێستا بزانە کە ئەو تەبایەی تێدا نەما چۆن کاول بوو. بۆیە دینی خوا دینی حەق نەک کەنیسەی کەس ناتەقێنێتەوە نەک ماڵی کەس وێران ناکا ئەچێ حیمایی کەسێک دەکا ئەگەر عیبادەتەکەشی بەلای منەوە ڕاز نەبێ گرنگەوەی ڕووی لە خوای خۆی کردووە لێی گەڕێ حیمایی بکە با بە ئارامی بیکە. ئەڵێ ئەو مارکۆسا ئەڵمانیا بابەتێکی زۆر جوانی نووسی لە ڕۆژنامە ئەڵمانیەکەدا سەردێڕەکەی ئەوە بوو ئەمریکیەکان بەو هەموو هێزەوە نەیانتوانی مووسڵ پارێزن ئیمامێکی موسڵمانان توانی مەسیحیەکان پارێزێ. بەڵێ ئەمەی کرد بە سەردێڕی ڕۆژنامەکانی کەواتە دینی ئێمە دینی تەباییە لەگەڵ هەر کەسێکی شاکە هاو دینمان نییە نەک ئەوەی بیکوژین و خوێنی بڕێژین.
سێیەم شت کە دەبێتە هۆکاری تەبایی سەرکردەی دادپەروەرە لەگەڵ میلەتی هۆشیاردا. هەر وەختێک کە حکومڕانی وڵات کە کاربەدەستی وڵات خەمخۆری گەلەکەی بوو، ئەو میلەتەش لەگەڵ ئەو دەسەڵاتەدا تەبا دەبێت، چونکە هەست دەکا مەغدور نییە، هەست دەکا ستەمی لێ نەکراوە، هەست دەکا حەقی خۆی پێدراوە. هەر کاتێک قسە بۆ خزمەت جەنابتاندا دەکەم حەزم لێیە قسەکانم بە بەڵگەی واقعی بێنمەوە، بە بەسەرهات و شتێک کە لە کتێبە نەک لە فەیسبووکەوانەدا، ئەمانە هەمووی قسەی کتێبن. کابرایەکە بۆ دەسەڵاتدارێک بووە، ناوی ئەحمەدی کوڕی تۆلۆنە، لە زۆربەی کتێبە باسی کراوە. ئەحمەدی کوڕی تۆلۆن عادەتی وا بووە بەناو خەڵکە زۆر گەڕاوە، جار هەبوو جلی فەقیر و هەژاری لەبەر کردووە بۆ ئەوەی نەناسرێتەوە، بزانێ خەڵک لە دەسەڵات ڕازیە یان نا. چونکە ئێمە گرفتێکمان هەیە خۆشەویستانم، ئەم ماستاوچیانەی دەوری دەسەڵات کە سەرۆکە گەورەکان لیان دەپرسن ئەرێ حاڵی میلەت چۆنە، دەڵێ قوربان دنیا شامی شەریفە، ئەو نانی باشە، نانی چەور دەخوا، قسەی میلەتیش ناگەیەنێ. ئەو کار بەدەستە عادەتی وابوو بەجلی فەقیر و دەروێش و هەژارەوە دەچۆ ناو خەڵکەوە بۆی لە زمانی سادەی خەڵکەوە حاڵی خەڵک بزانێ. ماستاوچی و ڕاوێژکارە درۆزنەکانی بۆی نەژێڕنەوە بڵێن دنیا عیبی نییە، بەڵێ ڕۆژێکیان بەلای مزگەوتێکا ڕۆی خۆی فەقیر کردبوو، جلێکی شڕی داما و جامانەیەکی لەسەر و مێشکی هاڵاندبوو، کەس نەیەگوت ئەوە سەرکردەی وڵاتە. لە خەڵکی پرسی چۆنن، وتیان وەڵاهی باشین و خراپین و بەخوا گوزەران گرانە و ئەڵێ ڕۆیشت لە پەنای میحرابەکەوە نوێژی کرد، ئیمامی مزگەوت پیاوێکی مالایەکی باش، پیاوێکی دیندار و واری و نورانی، سێ چوار جار لە قورئان خوێندنی نوێژی مەغریبا مامۆستا هەڵەی کرد. هەڵەی زەقی دەکرد لە قورئانە، چۆن دەبێت مەلایەکی ئاوا ئەم قورئانە ئاوا بەغەڵەت بخوێنێتەوە. ئەڵێ ئەحمەدی کوڕی تۆڵۆن هیچی نەگوت، نەیگو مامۆستا قورئانەکەت غەڵەتە، ئەوە تۆ چۆن مەلایەکی ئاوا ناودار قورئان نازانی باش بخوێنیەوە. هاتەوانێ بە حیمایەشی وت بە پاسەوانێکی وتی بڕۆ بۆ ماڵی ئەو مامۆستای مزگەوتم بۆ بدۆزەوە، ئەم شیسە پارەی بۆ بەرە، قسە مەکە. ئەڵێ چوو بۆ لای و گەڕەکەکەی دۆزیەوە و وتی ماڵی مامۆستا، وتیان ئەوش ماڵی مامۆستا و ئیمامی مزگەوتە، وتی ئەوەی ئەم ئێوارەیە ئیمامەتی کرد، وتیان بەڵێ ئەوەی ئەم ئێوارەی ئیمامەتی کرد، ئەوە ماڵەکەیەتی. لە دەرگایدا و دەرگای کردەوانێ وتی کاکە ئەوە ئەحمەدی کوڕی تۆلۆن بەرپرسی ئەم وڵاتە ئەم پارەی بۆ ناردووی. وتی یا ڕەبی خوا ماڵی ئاواکە. ئەی کاکە مشکیلەت چێ مامۆستا؟ وتی وەڵاهی خێزانم لەسەر و حەدی منداڵبووندایە، مێشکم ئەوەندە ناڕەحەتە، ئەوەندە نەبوو نەدارین، بیرم دەکردەوە خوایە ئەم مناڵە بێ لە چ پارچە قوماشێکیەوە پێچین. واللهی نوێژی مەغریب عەقڵم هۆشم لای قورئان خوێندنەکە نەما بوو، بیرم دەکردەوە خوایە لە دەرگای چێدەم بۆ قەرز، لە دوای نوێژ پاڕامەوە خوایە ڕوون کردووەتە ماڵی تۆ محتاجی دەستی خەڵکم نەکەی، خوایە هاوار و هانام بۆ تۆ هێناوە، واللهی لەبەر نەبوونی و محتاجی بیرم لای قورئان خوێندنی نوێژەکەم نەما بوو، غەڵەتم تێدا کرد. ئەڵێ گەڕایەوە ئەحمەدی کوڕی تۆلۆن وتی دەمزانی ئەو مەلایە مەلای چاکە، بەڵام ئەوە دەردی بێپارەی وای لێ کردووە کە گیرفان خاڵی بوو، زمانیش قسەی باشی پێدا نایە. هەبانجی نەکرد محاسبەی بکە، ئەبێ لە دوی خەلەلەکە بگەڕێ، ئەم پیاوە بۆ مامۆستایەکی باش نییە، ئەوە دیارە گرفتێکی هەیە. بۆیە گەورەیە ئەگەر سەرکردەیەک بەرپرسی وڵاتێک بە دوی هەژارانی گەلەکەیە بگەڕێ و گرفتەکانیان بۆ چارەسەرکە. هەزار ڕەحمەت لە مامۆستا پیرەمێردی شاعیری کوردزبانی خۆمان کە چەند جوان لە شعرێکی سادەی زمان ئاساندا فەرموویەتی: ئەبێ بەخشندە ملکەچکە لە ڕاستی موچەخۆری خۆی، سوراحی سەر فرۆ دێنێ لە بۆ پیاڵا کە تێکا بۆی، کە ئاوداری لەسەر سەرگرتووە ئەزانێ چی تایە، لە لای لەنگە کە پەروەردەی نقمکە گەورەی وایە. ئەبێ سەرۆکی وڵات، بەرپرسانی وڵات ملکەچکەن لە ڕاستی موچەخۆرانی خواندا و پارەکەیان بکەنە دەستەوە. ئەها سوراحی کە پڕە و گەورەیە پێی شەرم نییە کە لاری دەکەیەوانێ بۆ پیاڵەیەکی بچکۆلە خۆی لار دەکاتەوە سەری نەوی دەکا. ئەوە نیشانەی سوراحی پڕ و گەورە و عەزیمە کە پێی شەرم نییە و گەورەتر دەبێ پێی لە ئاستی پیاڵەیەکی بچووکە ملی نەرم دەکاتەوە لار دەکاتەوە. کە تەختەدارێک لەسەر ئاوێک وەستاوە، ئەوە کاتی خۆی ئەو ئاوە ئەو دارەی پێگەیاند و ئاوی داوە، پێی عەیبە پەروەردەی خۆی نقم کا و بیخنچێنێ. من چۆن لێ پرسرا و گەورەی تۆ بم دڵم دێ لە برسانە بتکوژم لە سەرمانە ڕەقت کەمەوە. ئەبێ وریاد بم ئەم تێگەیشتنە کوردانە بۆ دینی خوا و بۆ سیاسەت و حکومڕانی ئەگە کاری پێ بکرێ وە بزانم دەوڵەتانیشمان ناوێ. بەڵێ مامۆستا کەم موچەی نەبوو بەڕێز دەکەم هەڵە دەکا،
مامۆستایە کە موچەی نەدرێتێ بەخوا لە پۆلا کە دەرسیش بڵێتەوە دەرسەکە وا ناڵێتەوە کەڵکی هەبێ ئەگە بیشینێریەوە دەوام سوودی نابێ منداڵەکە وا حاڵی ناکە بەڵام ئەگەر لە هیچی کەم نەبوو حەقی خۆی بە تەواوەتی درایە وەڵڵاهی ئەویش وجدانی مرتاح دەبێ و دڵسۆز دەبێ بەڵام مامۆستاش دەبێت زۆر دڵسۆزتر بێ گەورەتریش بێ لە موچەکەشی مامۆستایانی بەڕێز ئەبێ گەورەتر بن لەوەی کەوا دڵی دایک و باوکان ناڕەحەتکەن بەوەی کە منداڵەکانیان دەرسیان لێ ئەم دنیاە بەسەرهاتی ئەوەندە شیرینی تێدایە کە ئێمە بەداخەوە هەمیشە دەڵێن بەس بە دووی ناشیرینیەکاندا دەگەڕین جوانیەکان کەمتر عەرز دەکەین بڵێن خەڵکی نەوەرە چاو لە مەکە لە برایانی خزمەتدا خوا دەرگای ڕەحمەتیان لێ بکاتەوە ئەو برایانەی خزمەت لە تورکیاوە دەچنە وڵاتێکی دەرەوە مەکتەبێک دەکەنەوە قوتابخانەیەک دەکەنەوە کۆمەڵە خەڵکی زۆر دەچنە ئەو خوێندنگا و قوتابخانەیە ڕۆژێکیان قوتابخانەکە دووقات دەبێ منداڵێکی عەجوول سەر لە پەنجەرەیەک دەردێنێ و کەم تەرخەمی کراوە کەتیبەیەکی پێوە نییە منداڵەکە ئەوەندەی سەر شۆڕ کردوێتەوە سەراوبن لە قاتی دووەمەوە دەکەوێتە خوارەوە سەری بە کۆنکریتەکەی خوارە دەکەوێت و مێشکی دەپڕژێ و دەمرێ مدیری مەکتەبەکە ئاگادار دەکرێتەوە منداڵێک مرد خێرا لەسەر مێزەکەی ڕادەکاو بە پەلە بە شڵەژاویەوە دەچێت سەیرەکە کۆمەڵە کارگوزار و مامۆستا لە دەورنی و پەردەیەکیان بەسەرا داوە ئەڵێ چی وەڵام وەڵاهی بەداخەوە منداڵەکە مرد کاتێک کە بەرپرسەکە مدیری مەکتەبەکە پەڕۆکەی سەر دەموو چاوی لادەدا و دڕ بە خەڵکەکەیادا ئەڵێ یا ڕەبی خوایە حەمد و سەنا بۆ تۆ یا ڕەبی خوایە حەمد و سەنای تۆ دەکەم و لە شکرانە بژێریت دەرناچم ئەڵێن مامۆستا لەسەر چی حەمد و سەنای خوا دەکەی ئەم تەلەبەیەم مردووە ئەڵێ سوپاس بۆ خوا کوڕەکەی خۆمە یا ڕەبی خوایە حەمد و سەنا بۆ تۆ کە کوڕەکەی خۆمە و جەرگی خۆم سوتا و ئەوانەی کە ئەمانەتی بەردەستی منن خوایە جەرگی دایک و باوشێک لەلای من نەسووتا خوایە حەمد و سەنا بۆ تۆ کوڕەکەی خۆم ئازاری بۆ جەرگی خۆمە سەمعەی مەکتەبەکەم و خوێندنی پێلەکەدار نابێ و دەنگ و باسێکی خراپ بڵاو نابێتەوە سبحان الله لەم هەڵوێستە بەرزە حەمد و سەنای خوای کرد کە جگەرگۆشەکەی خۆی مرد و ئەولادی خەڵک نەبوو مەکتەبەکەی پێدا ناخرێ و سمعەی خوێندن و دیراسەتی لە وڵاتەکە پێدا نابەزێ بڵێن منداڵێک لەو مەکتەبە بەر بۆتەوانێ و ئیهمالی بەڕێوەبەر و مامۆستایانی تێدا بووە چەند خۆشە ئینسان بە هەڵوێست بێ داوای مافی خۆی بکە بەڵام هەڵوێستی مەردانەش تۆمارکە چەند خۆشە ئێمە ڕزقی خۆمان لە ئەڵڵا بناسین بەڕێزان نەک لە عەبدوڵڵا ڕزقی ئێمە نادا بەسەرهاتێک هەیە پیاوێک کارێکی زۆر ڕێق و پێک بۆ کابرایەکی بەرپرس و خاوەن کۆگا و شەریکەیەکی گەورە دەکات کابرای خاوەنکار سیر دەکات ئەم کرێکارە زۆر دڵسۆزە لە کارەکەیدا ئەڵێ وەڵڵی چاک وایە سەری ئەم مانگە بڕێک موچەی بۆ زیاد کەم بڕێک موچە بۆ منە 25,000 دەخاتە سەر حیسەی پارەکانی کە وەری دەگرێت کابرا پارەکەی خۆی دەژمێرێ هیچ ناڵە دەستت خۆش بێ سوپاس دەڵێ خوایە حەمد و سەنا بۆ تۆ خوای گەورە لەشمان ساخی و هیدایەتم دەی بتوانم درێژە بەم کارە بدەم باسی کابرای خاوەنکار هەر ناکە هەر ناشپرسێ ئەم موچەیە زیادە یان کەمە کابرای خاوەنکار بەلایەوە جێگەی سەرسوڕمانە خوایە ئەم پیاوە هەر هیچ دڵخۆش نەبوو هیچ باسی منی نەکرد هیچ نەیگوت ئەم پارەیە لە جیاتی چی خراوەتە سەد موچەکەم پاشی 1-2 مانگ سەیری کرد کابرای 1-2 ڕۆژ دیار نییە وتی وەڵڵاهی پارەکەم بۆ زیاد کرد کەچی وا خەریکە غیابی دەست پێ دەکا شەر بە 25,000 لەم مانگەیە کەم دەکەمەوە کەمی کردەوە و سەری مانگ موچەکەیدایە کابرا دیسان پارەکەی ژمارد و وەری گرت و حەمد و سەنای خوای کرد و هەر سەیری ئەوی نەکرد باسی نەکرد بۆ موچەکەم کەم بۆتەوە کابرای خاوەنکار خۆی بۆ نەگیرە وتی تخوا وەرە یەک قسەم پێ بڵێ من ئەو مانگە 25,000 خستە سەر موچەکەت و بۆم زیاد کردی هیچ باسی من نەکرد و خۆت تێک نەدا و خستە گیرفانتەوە ئێستا هەمان بڕم لێکەم کردەوە ئێستا بۆ هیچ قسە ناکەی وتی قوربان من گرنگ ئەوەیە کاری خۆم بەدڵسۆزانە دەکەم کاری خۆم بەدڵسۆزانە دەکەم و تەنها مەمنونی خوام غەشم لە تۆ نەکردووە هەتا زۆر منەتبارت بم ئەوەی پێت سپاردووم دڵسۆزانە چەندی توانا و لاشەم کردی بێتی و عەقڵم پێشکا بێ وەڵڵاهی درێخیم لێ نەکردووە ئەو نانەی وەری دەگرم بە حەڵاڵی دەزانم ئەو ڕۆژەش کە خوا خستیە دڵی تۆ موچەکەم بۆ زیادکەی بەهی تۆم نەزانی چونکە من ئەو ڕۆژە مناڵێکمان لەدایک بوو وەڵڵاهی یەکسەر پارەکەی بۆ زیاد بوو خوای گەورە لەگەڵ خۆی ڕزقەکەی نارد بۆیە سوپاسی ئەڵڵام کرد کە لە دایک بوونی مناڵەکە خوا ڕزقەکەی بە دڵی خستە دڵی تۆ زیادی کرد من چونکە ڕووم لە خوایە خوش دڵی تۆی نەرم کرد وتی آخر ئەمڕۆ پارەکەم لێ بڕی وتی قوربان ئەو 2 ڕۆژەی دیار نەبووم دایکم ئەمری خوای کرد
کە ژمارن و پارەکە کەم بووەوە ڕزقی دایکم لەسەر زەوی نەماوە لێرەش ڕزقەکەی بڕا هیچ ناشکور نیم زۆر شکرم بە بەشی خوا کە دایکم نەماوە ڕزقەکەشی لەگەڵ خوا ڕۆیشتووە لەبەرەوە بۆچی گلەیی لە تۆ بکەم ئەم عەقیدە و بیر و باوەڕە دینیە بەخوای پەروەردگار چارەسەری زۆر کێشە و قەیرانمان دەکا ئینسانی زۆر بە هەڵوێست پێدەگەیەنێ بەڵێ باسەکەمان خۆشەویستان باسی تەبایی بوو هەڵی دەگرین بە وتاری داهاتوو هۆکارەکانی ناتەبایی چین ئەمە بەرهەمی تەباییە کە ئێمە لە کوردستانە کە وتار دەخوێنینەوە لەگەڵ ڕۆژی خۆماندا قسە دەکەین ئێستا ئێمە لەم کوردستانە ئازیزەدا بەداخەوە هەمیشە دەگەڕێین بە دووی خاڵی ناکۆشی یەکتردا لە شوێدا گرفتێک زەخکەینەوە قنچکەیەک بکەین بە دوو مەڵێک و بیکەین بە سەرەتانێک و چارەسەرێکی نەبێ بە دووی قسەیەکی یەکترا دەگەڕین خۆپیشاندان دژی یەکتر بکەین یەکتری ڕیسواکەین لەبەر چاوی میلەتانی دنیادا ئەمڕۆوەتانێ باڵێزی ئەمریکا لە عێراقا لە پێشووترا پێمان دەڵێ ئێوەی میلەتی کورد تەنها گرفتەکەتان ناوخۆی خۆتانە لە ڕابردوو تا زۆر چاقۆتان لە پشتی یەکتر داوە ئەگەر لەسەر ئەو ئەخلاقە بەردەوام بن نابن بە هیچ ئەگەر لە ناو خۆتاندا تەبابن دەتوانن سوود لە گۆڕانکاریەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست وەرگرن زۆر کەس ئەم میلەتە دەکا بە پەیژە بۆ قسەکانی خۆی یەکێ مامۆستا بەکاردێنێ ئەوەندە دڵسۆزی مامۆستا نیە موچە بدا بە مامۆستا بۆ سیاسەتی خۆی بەکاری دێنێ یەکێکی تر بنە ماڵەی بەڕێزی شەهیدان دایکی سەربەرزی شەهیدان خێزانی ڕووسوری پێشمەرگەی کوردستان بەکاردێنێ بۆ مەرامی سیاسی خۆی هەردووچیان غەڵەتن ئەوەی کە دەڵێ پێشمەرگە ئاوایە مانجی 70-80 میلیۆن وەردەگرێ باوەڕم نییە ڕۆژە دەستی کردێ بە جیفانیدا بە ماڵی شەهیدێک پێێتی بە ئەو 500,000 بدەم بە تۆ بە خێزانی پێشمەرگەیەک بڵێ بە ئەو ملیۆن دینارە بۆ تۆ بێ بە ئەو منداڵت بۆ چارەسەرکەم یەقینم هەیە نەیکردووە هەموو مانگێ فەردە پارەکەی بەغا دەکات جیفانی خۆیەوە ئەوەش کە لەسەر ئەو دەدوێ ئەویش ئەوەندە دڵسۆزی پێشمەرگە نییە ئەوە قسەکەی ئەوی بەکاردێنێ بۆ مەرامە سیاسیەکەی خۆی واز لەوە بێنن قسەیەکی هەڵە کرێ معاشێک نەدرێ با دەستی سیاست و سیاسەتی لێ دوور خینەوە با بە خاوەن ماف بڵێن حەقی خۆتەوە بە هەمومان داکۆچی لێ دەکەین با بەو قسەی غەڵەت دەکا قسەیەک لە دەمی دەردەچێ نەسیحەت و ئامۆژگاری خێری بکەین ئەگە باگا نەهاتەوە لە ڕێی دادگا و لە ڕێی دەستورەوە یاسای هەر کەسێک سزا بەسەر هەر کەسێکا بسەپێندرێ کە نایاسایی دەکا بەڵام چوونە سەر شەقام بۆ یەکتر بەرزکردنەوەی دروشم بەرامبەر یەکتر شکاندنی یەکتر ناوهێنان و ناوزڕاندنی برا کوردەکەی خۆمان خۆشەویستان لەناو خۆماندا دەمانکا بە دوژمنی یەکتر لەبەر چاوی گەلانی دنیشدا ڕیسوامان دەکا دەرفەتێکی زیێڕین دێتە بەردەستمان و بە هەمومان لە قیس خۆمانی دەدەین و نەوەکانی داهاتوش لێتان خۆش نابن کاتەکەمان ڕەن بێتەواو بوو بێ و دنیا لە دەرەوە سادە بۆ ئەو بەڕێزانە کە حرمەتم هەیە و لەبەر ئەو سەرمایە گوێبیستی وتارن هەڵی دەگرم بۆ جومعەی داهاتوو هۆکاری ناتەبایی لە کۆمەڵگادا چییە بە تایبەتی بۆ ئێمەی میلەتی کورد و هەمووشمان ڕوو لە ئەڵڵا دەکەین خوا دەرگای ڕەحمەتی خۆتمان لێ بکەیەوە یا ڕەبی خوا دەرگای ڕەحمەتی خۆتمان زیاتر لێ بکەیەوە خوای گەورە لە قات و قڕی ڕزگارمان کەی لە قەیران ڕزگارمان کەی قسەی خێر بکەوێتە ناو ئەم میلەتەوە دەستی خێر بکەوێتە ناو ئەم کوردەوە هەر کەسێک بە دڵ و بە گیان لەگەڵ فەقیر و هەژاردایە خوایە مۆفەقی کەی هەر کەسی ژنێتی خراپە خوایە دڵەکەی هیدایەت بێ و بیژێڕێەوە سەر ڕێگای ڕاستی ئیسلام خوایە لە ناو خۆماندا ناتەبانە بین خوایە تەبامان کەی برامان کەی لەسەر سفرەی قورئان و سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە مانجی مەولودی حەزەتی ڕەسوول اللهدا شیفای دڵە نەخۆشەکان بدەی کە دڵیان پڕە لە قین ئەو کەسانەی ناتەبان خوایە تەبایی بخەیە نێوانیانەوە هەر خێزانێک ناتەبایە خوایە ئاشتەوایی بخەیە نێوانیەوە هەر ژن و مێردێک ناکۆ کە خوای ئیسلاحی حاڵیان بکەی هەر باوکو دایک و ئەولادێک ڕوویان لە یەک نییە خوایە ئاشتیان بکەیتەوە یا ڕەبی خوای ئەوەی نەخۆشە شیفای بدەی یا شافی یا ئەڵڵا شیفای نەخۆشەکانمان بدەی ئەوانەی دڵ و دەرونیان ناڕەحەتە ئاسوودەی بە دڵ و دەرونیان ببەخشی هەر کەسێک گرفتارە و مشکلەیەکی بواری ئابووری هەشتێکی هەیە یا ڕەبی خوا دەرگای ڕەحمەتی لێ بکەیەوە خوایە کار ئاسانی بۆ ئەو کەسانە بکەی کە کار ئاسانیان بۆ موسڵمانان کردووە عاقبەتمان بەخێر بجێڕی خوایە ئەم کوردستانە بەرگەی تەفرەقەی ناوخۆ ناگرێ خوایە بمان پارێزی ئاشتی و تەبایی بژێڕێەوە نێوانمان هەر کەسێک دیفاع لەم خاکی کوردستانە دەکا لە پێشمەرگە ئازیزەکانمان لە بنەماڵەی بەڕێزی شەهیدەکانمان لە پۆلیس و ئاسایشەکانمان یا ڕەبی خوا تۆش بیان پارێزی و دەرگای ڕەحمەتیان لێ بکەیەوە ڕەحم و سۆز و خۆشەویستیەک بەرامبەر بەو خەڵکە بخێ دڵی کار بەدەستەکانەوە
لار و لەوێرن هەمویان خوای هیدایەتیان بدەی بۆ ڕێگەی ڕاستی ئیسلام و دڵسۆزبوون لەگەڵ میلەتی کوردی مسلماندا عاقبەتمان بەخێر بژێڕ یا رب العالمین آمین آمین والحمد لله رب العالمين.